بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی عزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی وێنە گەورەکە. ئەڵقەیم شەوی وێنە گەورەکە تایبەتە بە قسەکردن لە سەر تەوەرێکی گرنگ لە پێشەکێکە ئاماشە بە هەندێک خاڵ ئەدەم پاشان ئەچینە سەر تەوەرەکان. لە 9 نیسانی 2023 ئێوەی بینەر بێگومان ئاگادارن لە سەردەستی ئەمریکاوە و پەیمانان ڕژێمی بەعس و سەدام حوسێن لە بەغدا ڕوخێنرا. ئێستا 14 ساڵ بەسەر ئەو پرۆسەیە تێئەپەڕێ. قسە لەسەر ئەوە هەیە دوای 14 ساڵ لە 2017 دیسان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەندێک وڵاتی ئەوروپاش بە شێوەیەک لە شێوەکان لەسەر ئاگرن و ڕووداوی سەیر و سەمەرەتیان ڕووەدا. بەڵام گەر ئێمە قسە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، قسە لەسەرەوە هەیە کە ئەمریکا و رووسیا شەڕی هەژمون و بوون ئەکەن لە ناوچەکە. ئەیانەوێت زیاتر حەزوریان هەبێت و زیاتر ڕۆڵیان هەبێت لە گۆڕانکاریەکانی ناوچەکە و وەکو دەستەواژەیەکی باویش هەیە ئەیانەوێت گەورەترین پارچەی یاخود قاشی کێکەکەیان بەربکەوێت لە منتقەیە. ئەمانەوێت قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە ینی قسەیەک لەسەرەوە هەیە کە بە هەمان شێوە دۆخی عێراق و سووریا و تورکیا و ئێران بە شێوێک لە شێوەکان ئاڵۆزە و ڕەنگە نەیان پەرژێتە سەر کورد. بە پشتبەستن بەم پێدراوانە ئەپرسین سەرکردایەتی سیاسی کورد کەی پێکەوە دانیشن و درک بە مەترسیەکانەکەن و هەوڵەدەن پێکەوە ئەم کەشتیە بگەن کەناری ئارام. ئەو کەشتەی کە وڵاتیان یاریمی کوردستان هەمویان لەسەرین هەستەکەن بە شێوەیەک لە شێوەکان کونی زۆر تێکرا و ڕەنگە غەرق بن ئەگەر فریایان نەکەون سەرکردایەتی سیاسی کورد. ئایا کورد بە نسبەت وڵاتانی زلهێزەوە چ جۆرە ڕقەمێکە، چ جۆرە ژمارەیەکە و ئایا لە کاتی پێویستە دیسان کورد ناکرێتەوە بە برا بچووک و پشتی تێ ناکرێت یاخود ئێستا شتەکان بە شێوەیەک لە شێوەکان گۆڕاون. ئایا ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و پاشان باسکردن لە سربەخۆی مەبەستمان ڕای میوانەکانم لەسەر ئەم پرسەش بزانم. کورد بە بێگەڕانەوە بۆ بەغدا و پاشان بە تایبەت تورکیا و ئێران ئەتوانێت باسی سربەخۆی بکە یان ئەبێت بە ینی بە وێزگەی ئەوانە تێ بپەڕێت. پرسیارێکی دیکەش یاخود قسەیەکی تر ئەوەیە کە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتیەڵێت ئەم جارە ڕێفراندۆم جیاواز لە جاران زۆر جدیە بۆیە لەگەڵ نوێنەری تەواوی لایەنەکان و لایەنی دەرەوەشدان نشین و دوای ئەوەش تەنها لە پێناو سربەخۆیەوە ئەشڵێت کە کۆدەنگی تەواوی لایەنەکانی لەسەر من زیاتر ناڵێم. ئەم شەو سێ میوانی عزیز و بەڕێزمەیە کاک عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەنووس، کاک کەماڵ نووسەر و ڕۆژنامەنووس، هەروە کاک بڵند دلێر شاوێز وەکو چاودێری سیاسی حەزوریە بەخێر بێن سەر و سەرچاوم. کاک عارف گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا لە ئێستاە قسە لەسەر ئەوە هەیە کە یعنی خۆرهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری زۆر خێرایتیا ڕۆیرا و ئەمریکا حەزوری هەیە، رووسیا حەزوری هەیە. هەر لەم ڕۆژانەی ڕابردووە بۆ نمونە بینی گەورە ڕاوێژکاری ئیدارەکەی ترامپ کە لە هەمان کاتە مێردی کچەکەشێتی زاوایەتی وەکو ئەڵێن لە کوردەواریە لێرە حەزوری هەبووە. تەنانەت جەنابیش لە فەیسبوک بابەتێکت بڵاو کردبووە کە قسە لەسەرەوەی بکرێ بە حاکمی مەدەنی عێراقیش وەکو احتیمالێک. کورد بە پشتبەستن بەم پێدراوانە کورد ئەبێت چی بکات؟ وڵا بە دڵنیاییەوە هەر لە سەرەتای هاتنی داعشەوە بۆ ناوچەکە هەموو کەس چاوەڕانی وەیە کرد. یعنی دوای داعش کۆمەڵی گۆڕانکاری وەکو لێکەوتەی شەڕ لەم ناوچەیە بێتە ئاراوە و ئێستا لە سەروبەندی بەرەو کۆتایی شەڕی داعشە بەوادرەکانی دەرکەوتون کە ئەگەری گۆڕانکاریەکان نزیک بۆتەوە. بە تایبەتیش ئەم پێشات و ڕووداوانەی سووریا ئەتوانم بڵێم پرۆسەی گۆڕانکاریەکانی خێراتر کرد. ئەوەی کە زیاتر بە تێگەیشتنی من واکە کە بۆ کوردستان بێتە دەرفەت هاتنەوەی سەر لە نوێی ئەمریکایە. ئەمریکا ڕاستە لێرە حزوری هەبوو، بەڵام لە هاتنی ئۆباماوە بەسەر حکوم بە جۆرە لە جۆرەکان خۆی لە بەرپرسیارەتی ئەم ناوچەیە دزێەوە و لە دوای کشانەوەی سوپاکەشی ڕاستەوخۆ لەسەر سینیژی زێڕ کێشەی ئەم ناوچانەی خست بۆ بەردەستی نارەکانی. ئەو خۆ دوورگرتنەی ئەمریکا حاڵەتێکی دروست کرد بوو کە هاوکێشەکانی ئەم ناوچەیە بە قازانجی نارەکانی ئەمریکا بوون. هەموو هەم دەم ناوچانە گلەیەکی زۆر لە ئەمریکا کرا کە نەدەبوو نابەرپرسیارانە دۆخی ئەم ناوچانە بەبێ چارەسەرکردن جێبێڵێ و لە ناو خودی ئەمریکاش جۆرێ مشتومڕ لەسەرەمە هەبوو. بەڵام هەموو چاوەڕانیەکان بەسرا بوونەوەی کە لە هەڵبژاردنە گەر دیموکراتەکان کۆماریەکان بێنەوە سەر حکوم. لەگەڵ هاتنە سەر حکومی ترامپە ئەو ئاماژانە دەرکەوتن کە ئەو ئەجندایە هەیە کە جاریشکە بێنەوە بۆم ناوچەیە. ئەم ڕووداوانەی سووریا و ئەو تاوانکاریانەی بە شارەسەد ئەنجامیدا و بە دیاریکراویش بەهۆی ئەو ڕێگریانەی کە یەکێتی کە رووسیا لە ئەنجومەنی ئاسایش ئەیکا بۆ
ڕێگریکردن لەو تاوانکاریانە بە ڕێوشێنی یاسایی و نێودەوڵەتی ئەمە بە قەنەعەتی من واکە ئەمریکا پەنا بۆ بژاردەی تربەرێ و ئەمریکا بژاردەی سەربازی و ئەمریکا کە دەوێت بێتەوە ئەم ناوچەیە بە قەنەعەتی من یعنی پێویستی بە شوێنگرەوەی بەدیل هەیە بۆ خاچی سووریا لەبەرەوەی ئێستا بە جۆرێ لە جۆرەکان خاچی سووریا لەلایەن ئێران و رووسیاوە تا ئەندازێکی زۆر کۆنتترۆل کراوە ئەمریکا ڕاستە بەهۆی پێدە و هێزە کوردەکانەوە تا ئەندازەیەک تام لەم شوێن پێی خۆی کردوێتەوە لەوێ بەڵام ئەمریکا لە ئێستا بدەوە پێویستی بە هاتنەوەیکی بەهژمونترە و پێویستی بە قاعدەی سەربازی گەورەترە لەم ناوچەیە لەبەرەوە بۆی تووشی بەریەکەوتن نەبێت لەگەڵ رووسیا بە دیاریکراوی پێم وایە بە دوای شوێنی تراگەڕێ بۆ ئەم حاڵەتەش من تێگەشتم وایە کە دوو ساحە هەیە هەردووشی گونجاون بۆ ئەمریکا یەکیان تورکیا یەکیان هەرێمی کوردستانە هەردووچیان ینی هەردوو لامان بە جۆرە لە جۆرەکان حەز بە ڕوخانی ئەسە دەکەین و نزیکین لە ئەمریکا و بەشێکین لەو ئەجندایە بەڵام ئەوەی کەوا دەکا هەرێمی کوردستان زیاتر شانسی ئەوەی هەبێ ئەمریکا ڕووی تێ بکە ئەوەیە کە لە ئەزمموی چەند ساڵی ڕابردوو لە هەر سوود لەم دەرفەتەوە وەربگری بەخۆری ینی لە ئەزمموی ئەو شەڕانەی کەنداوە تورکیا سەرباری ئەوی هاوپەیمانی ئەمریکا بوو بەڵام بە حکمی کۆمەڵی عرف و یاسا و ڕێسای تایبەت بەخۆی ڕێگەی نەدا خاکەکەی لەلایەن ئەمریکا بەکاربێنێ بۆیە من باوەڕم وایە کە ئەمریکا بیر لە هەرێمی کوردستان دەکاتەوە و دەوێت ساحەی هەرێمی کوردستان بکات بە پێگەیشتی سەربازی بەهێز بۆ خۆی ئەمە من پێم وایە بەدیوێکە دەرفەتێکدات هەرێمی کوردستان هەرێمی کوردستان پێگەی بەهێزە بێ بەڵام لە حاڵەتێکی ترشا ئەوەیە کە هەرێمی کوردستان پەلکێشی ناو کۆمەڵی ڕوودا و ململانی و هاوکێشەی ناوچەی کوردستان ئەتوان سەرکرداتی سیاسی کورد دەتوانێت لەم نێوەندەی یاری بکات اینجا کەوتۆتە سەر ئەوە ئەمە تۆ یان پرسیارەکەت ئەوە بوو کورد بۆی کە چۆن ئەم دەرفەتە وەرگێ یاخودانی کەم چۆن بە زیان لێ دەرچێت من باوەڕم وایە کە بۆ هەردوو حاڵەتەکە پێویستمان بە ڕێخستنەوەی یەک ناوماڵی کورد خۆمان هەیە بەم بارودۆخە شێواوی ناوخۆی هەرێمی کوردستانەوە و بەم ناتەبایە سیاسی هەرێمی کوردستانەوە نە لە ئاستیەوەیان کە بتوانین باش دەرفەتەکان بخۆزینەوە و نە دەرەقەتی مەترسیەکانیش دین بۆیە من هیوادارم هەموو حیزبەکان باسکردن بە بەرپرسیارەتی و بەو خوێندنەوەی ئەو هەموو پێشات و ڕووداوانە لانی کەم هەر لایە بەشێک لە خواست و داواکاری سیاسەکان ئەگەر یەک دەنگ و یەک هەڵوێز بن بە شێوەک لە شێوەکان کاریگەری ئیجابیە بێ لەسەر داهاتووی کوردستان من باوەڕم وایە کە زەنی کاکەین ئەو 25-26 ساڵی هەرێمی کوردستان تا ئێستا ماوەتەوە بەشێشی ئەتوانم بڵێم بەهۆی خۆمان و بە فەزلی ئەم هێزانی خۆمانە ئەوەی کە هەرێمی کوردستانی ڕاگرت لەناو ئەم هەموو کێشە و ئەم هەموو ئاگری ئەم ناوچەیە زروفی دەولی بوو و بە نەتیجەش هەر سیاسەتی نێودەوڵەتی بڕیار لە چارەنووسی ئێراندا زۆر سپاس دەکەم کاکەمال لە کۆتا قسەی کات عارفەوە دەست پێ بکەم ینی ئەڵێت ئەوەی جگەلەوەی کە خۆمان ڕۆڵمان هەبووە لە پاراستنی ئەزمونونەکە وەکو ئەڵێن بەڵام بە شێوەیەک لە شێوەکان بارودۆخی نێودەوڵەتیش ڕۆڵی هەبووە و قسەی لەسەرەوە کرد کە بە شێوەیەک لە شێوەکان کورد ئەتوانێت یاری بکە بە مەرجێک نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە کۆمنتت لەسەر کۆی ئەم قسانە چیت ئەگەر شتێکش لەسەر پێشەکێکە هەبێکم ئاماژەم سەبارەت بە ئەگەر لێو دەست پێ بکەین ڕێخستنی نێوماڵی کورد و پەیوەندی ئێمە بە دنیای دەرەوە مانام پێم وابێ تۆزی ئەمە گەشتگیرترا گەورتری کەینەوانێ بە جۆرێکی تر ئەویژەوەیە کە ئێمە ڕاستە شتێکە بووە تەعاتوفێکە بوو لە دنیای دەرەوە لە دنیای دەرەوە بۆەوەی کە بێتە سەبەبی ئەوەی کە سەدام حوسێنی پێ بڕوخێنرێ ڕژێن باسی پێ بڕوخێنرێ بەشێک لەوە ئەو ئەجەندای کوردی و ئەنفال و کیمیاباران و غەدرلێکردنی کە بووە بەڵام بەداخەوە ئێمە بەقەدەر ئەوەی بەقەدەر حەجمی ئەوەی کە ئێمە بووینە بەهانە بۆ ڕوخانی بەعس ئێمە نەمانتوانین بەقەدەرەوە ئیسیفادەی لێ بکەین پەیوەندی بەوە نییە کە فرسەت نەبووە من پێم وایە بە فرسەتی زۆر گەورە بووە چونکە گۆڕانکاری لە ڕژێمی بەعسا لەو سەردەما حەدەسێکی گەورە بووە یعنی ڕووداوێکی گەورە بووە بچووکی نەکەینەوە بەڵام لەم ئەم حەدەسە گەورەیە دەسەڵات لە دەستی سوننا مەزهەب بۆ ماوەی هێشتا زیاتر لە 80 ساڵ کەوتە دەستی شیعە و هاوکێشەکانی گۆڕی تا ڕادێکی زۆر بۆ یەکەم جارەکە هێزە نێودەوڵەتیەکان پشتیوانی هێزێ بکەن یا دەسەڵاتی بکەن کە شیعە مەزهەبێت بەڵام دوو ئیتیجاه کە مستەفید بوون ئەوە مستەفید بوون لێ شیعە و کورد هەردوو لامان نەمانتوانی شیعەکان بەوەی کە زۆر مەزەبیانە چوونە پای کارەکانی خۆیان چوونە پای دەسەڵاتی خۆیان و ئەو نەتیجەیان لێوەرگتوانێت کە بەردەوام بە درێژایی ئەم 13 ساڵی کە لە دوای ڕژەی بەعس بەردەوام ئەوان لە کێشمەکێشا بوون لەگەڵ سونە مەزەبەکان لەگەڵ ئەوان ویستیان ئەمان دیلیت کەن ئەوان بە کێشیان دروستکردن وڵاتانی ئەقلیمی دەستیان هەبووە و
و تورکیاش بۆ خۆی بەشێ بوو بە سیاسەتی پەرچەکرداکاری پەرچەکردار بووە کورد لەم نێوەندا کە ئەتوانم بڵێم فرسەتی گەورەتر بوو ئەویش تقریبا نەیتوانیوە تەنها شتێک کە توانی بێتی ئیسیفادەی لەو ئیمکاناتە مادیە گەورە هائیلە کردووە کە لە عێراقوانێ وەکو بۆ بێدەنگکردنی کورد ایراوە بە لایەنە سیاسیەکان بە وێنەرانی کورد بۆی کە تا ڕادێک لەگەڵ ئاراستەکە بڕۆن ئێستا کە گەشتە بنبەست ئەو حاڵدا گەشتە بنبەست لەوەی کە هەم دەرکەوت شیعان ناتوانێت بەم شێوەیە حکمڕانی عێراق بکات و کورد ناتوانێت بەم شێوەیە بمێنێتەوەوانێ و هەر مستەفید بێ بەو دەرەجەی کە ئەوەی کە پێوتە لە سا حەڤۆ و خۆمان نەوت بفرۆشین و دنیا شامی شەریفێ بۆی کە کورد چی ویست ئاو بکرێ ئێستا مینەکە گۆڕاوە و سونەش غەڵەتی گەوریان کرد چونە پشتی بەشێکی زۆران چونە پشتی شیعەکان چونە پشتی تیرۆر و داعش و ئەمەش ڕەتفعلی گەورەی لێ دروست بووە بۆیە ئەوەی کە کاگعرەوتی لە بیدایەتە ئێستا جارێکی تر ناوچەکە لەسەر گۆڕانکاریە ئەگەر ئێمە واز لە سووریا و تورکیا و ئەقلی وڵاتانی بەهاری عەربیوانەش بێنین هەر بۆ خۆی ئەم عێراقا کە دەوڵەتێکی دڵخوازانە نەبووە لە بێناو پێکاتەکانی کاتی خۆی کە دروست بووە هەمیشە لەبەر ئەوایە کە بەر یەکتری بکەی و جارێکی تر پیاچونۆ کرێ بە چۆنەتی پێگەنانەوەی ئەم دەوڵەتە وەیەکی لەو کێشانەی کە کاتی خۆی هەمیشە بازەکرا لە هەشتاکانە بیرمە ئەوە بۆیان و ئەمریکا بۆیە پشتیوانی عێراقەکات عێراقی پێخراپە غەرب عێراقیان پێخراپە بەڵام پێیان وایە کەوتنی سەدام حوسێن یعنی درێژبوونەوەی مەدی شیعی هیلالی شیعی لە عێراق وانوچ کە عێراق بەشە لە زۆرینەی پێگاتەکەی شیعەیە و ئەمانە زۆر تونی دەسەڵاتێکی مەسەبین ئەمە واکە کەیت بەری پێ نەگیرێت بە فعلی تقریبا ئەوەش بوو ئەوەی کەیتەوە سەر کورد ئەوەی کە ئێماڵین ڕێخستنەی نێوماڵی کورد من پێم وابێ دەرکەوت ئێمە جۆرێک سیستەم و حکومڕانیمان هەیە فەشەلی هێناوە ئەکڵین ڕێخستنەی نێوماڵی کورد یعنی ئاشبوونەوە و چاخوانەوە نییە بەیەکەوە ئەبێ قسە لەسەر گۆڕینی ئەم سیستەمە بکەین ئەم شێوازی حکومڕانیە فەشەلی هێناوە ڕاستە بە پێوەستاوە تێری قسەی کار عرفەکەم بەشێک لەوەی کە بە پێوی ڕاگرتووە پشتیوانی کردنەکەی دەرنێ و دەوڵەتەکەی ئەینا ئەوە مقاوماتی خۆمان نییە مقاوماتی خۆمان ئەگەر لە ناو خەڵکی خۆمانە قسە بکرێن گلەیەک و ڕخنێکی زۆر هەیە لەم دەسەڵاتە لە نەعەدالەتیەکەی لە لێنەپرسینەوەی لە دیادەی گەندەڵی لە ناشەفافێتی فرۆشتنی نەو لە لێک نەخستنی هێزی پێشمەرگا لە خراپی سیستەمی پەروەردە لە خراپی سیستەمی تەندروستی و لە دەست بەسراگرتنی مڵکوماڵی گشتی لە بێلیاقەکردنی حکومەت لە بەرامبەر دەم حیزبەکانە و لەبەر داخستن و نەبوونی دەستگا شەرعیەکان یا ڕەواج نەبوونی یا کۆد نەبوونی دەستگا شەرعیەکان هەموو ئەمانە گلەی و گازندەیەکی زۆرە لەوە کاکەمال لە بەرچاوگرتنی ئەم خاڵانە گەرمامەڵە لەگەڵ واقع بکەین ئەبێت لایەنەکان چی بکەن ئێستا ینی هەموو ئەمانەی کە تۆ باست کردووە کۆمەڵی خاڵن لە وچە نەزەری خۆتەوە وای کردووە کە ئەم سیستما شکست بهێنێت ئێستا ئەبێ لایەنەکان چی بکەن بۆ ئەوەی ئەم خاڵانە هەنێکی ئەوەی بە کەڵکی سڕکردن بێت ڕایگرن هەنێکی بە کەڵکی سڕکردن بێ یەکسەر چارەسەر بکات سیاست بە تەعنود ناکرێت باش سیاست حکمەتە و علمە زانستە ئێمە ئەگەر خۆمان عقلمان پێ ناشکێت ئەتوانین خۆبەرا بێنین بێنی یارمەتیمان بن ئەم هەموو پارەی لە کوردستانە سەرفەکرێت ئەگەر ئێمە خۆشمان عقلمان پێشکێ باوازە و تەعنودە سیاسیە بێنین مەخسەم لە هەموو لایەنە سیاسیەکانە ئەگەر هەموو لایەنە سیاسەکان بەکە لە ڕقی مامەڵەکەن سیاسەکەن بە تەعنودێک بە عقلێتێکی فیودالیانە تەعامل لەگەڵ یەکتریاکەن بە عقلێتێکی ناحەزاری و ناشارستانە تەعامل لەگەڵ یەکتریاکەن ئەگینا ئێستا پێویستە ئێمە جایەک بیرکەینەوانێ چۆن نتوانین لەم نالەبارە ئینقازمان بێت بەڕای تۆ چۆن نتوانین من پێم وایە بێ هەموو لایەنەکان پێکوانێ ڕازی بن بۆ یەکەم سیستەمە بگۆڕێت و سیستەمێکی شیاوتر چکە دەرکەمە فاشیلە سەرکەوتونیە و ئەمە عیب و عاری یەک حیزب دیاریکراویش نییە کەسێک کەسایەتێک نییە هی هەموویان بەشدار بوون تیا هەرێکە بە نیسبەتێک بەڵام ئێستا ئەتوانین بە هەمومان بیگۆڕین و بە هەمومان و جگەل لە حیزب سیاسەکان جگەل لەو کەسانی کە تەوەڕوت بوون بە جەرائیم و بە شتی گەورە و لیان نەپسراوەتەوە حیزب بۆتە قەڵایەک بۆیان ئامپارێزێ خەڵکی تر لەم کۆمەلگا هەیە کە بەڕای تۆ بێ لایەنەکان بەبێ مەرج لەگەڵ یەکتر دانیشن بە دنیای تویان لەسەر شتێکی ئەجەنداکەمان اینجا ئەتوانن ڕوبەڕووی ئەم واقعی ئێستا و قۆناغی دواتریش بنەوە من هیوادارم نەگاتە ئەوەی کە شکستی گەورەتر بێ قوت بین یعنی مثلا بۆ ئەمەی مەسەلە ئەگەری چی هەیە ئەگەری حەشدی شعبی هەیە ئەگەری دوای شەڕی داعش شەڕمان هەیە لەگەڵ ئەگەری شەڕی کورد بە کوردەیە ئەگەری هاتنە خوارەوەی هێزە عەقلیمیەکان هەیە لەسەر حسەکانی خوان لەم وڵاتە ئەمە ترسێکی زۆر هەیە یعنی ئێمە دەستکەوتمان هەیە
وجودێکمان هەیە بەڵام مەترسیەکانیش کەم هەوڵ دەدەین بین لەسەروانە قسە بکەین بە تایبەت هەشتی شعبی. سوپاس دەکەم کاکەمال. کاک بڵند بێمە لای جەنابەت. بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئەوە هەیە کە ئەوەی وای کردووە دۆخەکە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بوەستێ پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە و کاکەمالیش باسی لە تەعنود و بە شێوەیەک لە شێوەکان کە لە ڕقی لە سیاسەتکردن هەیە. هەست ئەکەی لە ئێستادا نابێت لایەنەکان مەرجیان هەبێ بۆ یەکتر و کامیان زیاتر بەخەمی داهاتووی کوردستانەوەیە ئەبێت زیاتر تەنازل و قوربانی هەبێ بۆی قۆناغی داهاتوو باشتر بێت چکار باسی قۆناغی داهاتووە کرێت و بە شێوەیەک لە شێوەکان ئێستا لەبیر کراوە. سەرەتا تایبەت بە تەوەرەکەی جەنابێ بەڵوە ڕانکاریەکە دەستی پێ کردووە لە ناوچەکەیە و بەردەوامیشە. وڵاتان سەروەریان لەدەستدا و عێراق و سووریا ئەوە یەمەن و زۆر وڵاتی تر معرەزە بۆ ئەوەی سەروەری لەدەست بە و ئەمریکەکان بەردەوام لە عێراقا بوون و ئێستا نفوزی خۆیان زیاکەن و ئەیانەوە بگەڕێنەوە بە هێزی سەربازی زیاترەوە و ڕووسەکان لە بەرچاوی هەموو لایەکە سووریا بەجێ نایە لەوێ لە منتیقەکە هەبێ و ئەم شەڕی ئێستا هەیە شەڕ دژی تیرۆر بە پێی فەسلی حوتەمی میساقی نەتەوەی گرتوەکان ئەمە شەڕێکی جیهانیە. ئەمە هاوپەیمانەتێکی بۆ ڕێکخراوە دژ بە تیرۆر کورد لەو هاوپەیمانێتەیە. هەموو شەڕێکی جیهانی هەموو شەڕێکی گەورە براوەکان دەستکەوتیانە بێ. ئێمەی کورد کە لەو هاوپەیمانێتیان و ڕۆڵی کاریگەریشمان هەبووە بە شایەتی هەموو دەوڵەتەکان و قوربانیشمان ناوە و ئینتیهاکی حقوقی ئینسانیشمان لەسەر کراوە چ لە شنگات چ لە ناوچەکانی تر بۆیە مافی خۆمانە و حەقی خۆمانە ئیستیحقاقی وەرگرین. ئەوەی کە باسی لێوە ئەکرێ ئێمە قۆناغەکانمان تێپەڕانوە لە 64 لا مەرکەزی بووە لە 7 ئۆتۆنۆمی بووە لە دوای نەوەتەوە دوای ڕاپەڕینەوە فیدراڵی بووە ئێستا سەر دەمی ڕاپرسی بەرەو سەربەخۆیە. بچینە ناو مۆزوعەکە و کە بە وردی ئەوەیە چۆن ئەم ڕاپرسیە بکرێت بە دڵنیاییەوە ڕاپرسی و سەربەخۆی پرسی نیشتیمانیە پێویستە ڕاپرسی و سەربەخۆیەکە با باسێکی واقع و پەیوەندی نێوان لایەنەکان ئەمێ باسی ئەوە ینی ئەمێ باسی ئەوە هەیە بەبێ ڕێکردنەوەی پەیوەندیەکە ڕاپرسیەکی نیشتیمانیە باش پێویستی بە یەکڕیزی و یەکهەڵوێستی هەموو لایەنە سیاسیەکان هەیە نابێت نە کەس خۆی بتۆرێنێ نە کەسیش هیچ لانی کە بتەرێنێ. یعنی بۆ نمونە ئەم ڕاپرسیە پێویستی بە یەکڕیزی نێوماڵی کورتێ لەسەر ئەساسی لایەنە سیاسیەکان ڕێکەون دەبێت چین و توێژەکان ڕێکەون دەبێت دەسەڵاتە گشتیەکانی هەرێمی کوردستان هەماهەنگیان هەبێت دەسەڵاتی تەنفیزی کە لە خۆی لە سەرۆکاتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان نەبینێتەوە دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمانە و دەسەڵاتی دادوەریکان مەجلیسی قەزایە دەبێت هەماهەنگیش هەموو ئەمانە کارابێ بەڵێ دەبێت بەڕای شخصی منە بۆ قانونیەک بەڵێ بێت کارابێ سەنگی زیاترە بێت چکە تۆ ئەمە کارێکەکەی بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمە کارێک نییە بۆ ناوخۆ. ئەگەر تۆ ڕاپرسی بکەی بە یاسای پەرلەمانەوە بە تەکید سەنگی زیاترە بێ وەک ڕاپرسی بکەی جیهەتی تەنفیزی جێبەجێکە هەرچەنە ئەتوانێت جیهەتی تەنفیزی جێبەجێکە ئەمە خاڵێک ئەبێ لایەنەکان یەک ڕیز و یەکهەڵوێز بن. دوو لەسەر ئاسی سەرکردایەتی کەسەیەکەمەکانی لایەنە سیاسەکان دەبێ هەماهەنگیانە بێ یعنی دەبێت سا کاک مەسعود کاک نەوشیروان جەنابی مام جەلایان ئەو کەسی کە نوێنەراتی ئەوەکە دەبێت هەماهەنگیان هەبێت کە لەم پرسە چارەنووسسازە زیاتر نییە ینی بۆ کورد. ئەمە خاڵێکی تر ئایا ئەو سنوورە جوگرافی کە تۆ ڕاپرسیتیاکی کوێیە ئێمە ناوچەمان هەیە ناکۆکی لەسرە کەرکووک خانەقین دووز نیوێ بەدەست حەشدی شەعبیەوە ئایکەیت باشە ئەگەر تۆ بێت تۆ ڕاپرسی نەکەی لە ناوچێکە بەدەستەوە نییە معنای زمنیە نەحترافەکە و ناوچێک کوردستان نییە بۆیە پێویستمان بۆیە مادی سەوچلیش جێبەجێکرێ شنگال دەماڵ نەڕۆشتەوە شنگال ئەچۆن ڕاپرسی تیاکرێت بۆیە ڕاپرسیەکە بەڕاستی سنوورێکی جوگرافیشی هەیە یعنی هەر ئەو نیە لە هەولێر و سلێمانی دووەکو هەڵەبجا بکرێت دەبێت ئەو ناوچانی جێناکۆ باش ئەبێ لایەنەکان چی بکەن ئەمەڕێزی یەک هەڵوێستی هەماهەنگی ناو لایەنە سیاسەکان لە ئەرزی واقع قسە لەسەرەوەی کاک بڵند ئەمە نابین بۆ نمونە ڕای من پێش ئەوەی بێ مەسەل لایەنە سیاسەکان ڕائیکی کەشم هەیە ئێمە نەک هەر کورد لە کوردستانە ئێمە عەرەبمان هەیە تورکمانمان هەیە ئاشوریمان هەیە لە هەرێمی کوردستانە عەرەبمان هەیە لە گوێر و مەخموور و کەرکووک ئەبێ ئەمانەش زەمانەتێکیان بیتێ تورکمان بە هەمان شێوە زەمانەتیان بیتێ کە ئێوە لە سایە و سێبەری دەوڵەتی کوردستانە ئازادی و مافەکانتان پارێزراوە بۆی دەنگی بۆ بن ئێمە ڕاپرسیەکمان ناوێ بەسەی 55 و 50 زایدێک و 55 و 60 دەرچی ئەمە ڕاپرسیەکمان هیچ نەبێتنەوە دەنگی بۆ بە سەبارەت بە لایەنە سیاسەکان بەڕای شەخسی من
ئێستا کە حاڵت حاضر ئەوەیە بزوتنەوەی گۆڕان پێشوازی لە وەفدی پارتی یەکێتی نەکرد کەعبە کەچنەوە زۆر ئاساییە پێویستە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی تر بنێن و دەست پێش خەریکە بکەن و هەوڵ بن پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕان نابێت لێرە بوەستنەبێت زیاتر لە گۆڕان ئەبێ پێشەوە چکە ئەمە پرسێکی نیشتیمانیە گۆڕان بە 400 500 600 هزار دەنگەوە تۆ لە دەرەوەی پرۆسەکەیا بێ زەرەرە بۆ کورد مادام پرسێکی نیشتیمانیە پێویستی بە جوودێکی جەماعی هەیە ئێمە دەوڵەتێک دروستەکەین بۆ هەموو کوردستان بە تورکمانەکان و عەرەبەکانی ناو هەرێمی کوردستانیشەوە ناو سنووری خاکی کوردستانیشەوە چه جایی کە بزوتنەوەیەکی گۆڕان کە کوردە و هاونیشتیمانیمانە و هاوسەنگەرمانە و لە یەک خوێن و لە یەک زمان و کەواتە و هەوڵانەی دراوە کافی نییە بەڕای من دەبێت بەردەوام بدرێەوە من تەوەقعیشەکەم پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە هەوڵی جددیتر ئەیەن بۆ دەست پێشخەری و نزیکبوونەوە لە بزوتنەوەی گۆڕان ئەگەر بزوتنەوەی گۆڕان عاجزبوونێکی پێوە دیار بێ یاخود چۆن بڵێ نیگەرانی پێوە دیار بێ ئەوێ ئەمان نەیتەرێنن بێمان هەوڵ بن بیخەنەوە ناو حەوزەکە بیخەنەوە ناو هێڵە گشتەکە و زۆر ئاسایشە پەیوەندی بکرێ بە کاک نەوشیروانەوە کە شخصیەکەمە لە بزوتنەوەی گۆڕان دەبێ هەماهەنگی هەبێ ئەگەر وا نەبێت ئێمە پرۆسەیەکی نوقسان و ناکامڵ ئەنجامین زۆر سپاس دەکەم کاگوڵ بێمە لای جەنابتان وردە و دەبینە سەر باسی ڕیفراندۆم و سربەخۆی زۆر قسە لەسەر ئەوە ئەکرێت و وەکو گلەیی وەکو نیگەرانی وەکو ڕەخنە لە پارتی دیموکراتی کوردستان ئەگیرێت کە مەسەلەی ڕیفراندۆم و سربەخۆیی کردووە بە مڵکی خۆی هەرچنددە وتەبێژی پارتەکە و ئەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسیشان کە ئەندامیشان یەکێتی و پارتیشە دووپات یەکاتەوە ئەڵێ ڕیفراندۆم و سربەخۆیی بە تەنها مڵکی حزبێک نییە و بەنەس ئەڵێ تەوافقی نێوان لایەنە سیاسیەکان بە تەوافقی نێوان لایەنە سیاسیەکان ڕیفراندۆم ئەنجامەدەین ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی ئەم ڕیفراندۆمە ئەنجامی هەبێت ئەو بەشێکی خەلەلەکە لەوە دەستپێکە کە ئێمە لە دامەزراوە شەرعیەکانەوە پرسی ڕیفراندۆممان نەوروژانەوە مەسەڵەن ئیساوەی ڕۆژە کرا لە نێوان پارتی و یەکێتی لە سەرۆکایەتی هەرێم ببرێت لە سەرۆکایەتی هەرێم نەبوو چکە کۆبوونەوەکە حیزبی بوو و کاک مەسعودیش لەوێ وەکو سەرۆکی پارتی بەشدار بوو لە کۆبوونەوە باش چەند خۆش بوو لە پەرلەمان کۆبوونەوەی وا بکرایە و چەند گرنگتر بوو بۆەوەی کە پەرلەمان بە یاسایەک کۆمیتەیەک پێک بێنێ بۆ پرسی ڕیفراندۆم ئەوەندەی کە دوو حزب لە کۆبوونەوەی تایبەتی حیزبەکەی خۆیانە قەراری لێ بدەن جا بۆیە ینی کێشەکانی هەرێمی کوردستان بەشی زۆری پێکەوە گرێدراون یعنی ناکرێت تۆ تەنها پرسی ڕیفراندۆم وەرگرین و قسە لەسەر پرسی ڕیفراندۆم بکەین بەڵام لەسەر حسابی فرامۆشکردنی کێشەکانی تر بەعکسەوە من ینی بۆ خۆم چاوەڕوانی وا بوو کە مەسەلەی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی ئەوەندە گەورەیە و ئەوەندە بایەخێ بە لای خەڵکی کوردستان ئەیکەینە مای هەوێنی چارەسەرکردنی کێشەکانی ترمان بەڵام بە پێچەوانەوە نەک نەمان کرد بە هەوێنی چارەسەر پێت وایە بەڵکو قەوماتی ئەوەی تایە بکرێ بە هەوێنی چارەسەر ئەگەر پرسەکە خەڵک ئەزانیش گرفتەکە دەچێت بۆی تۆزە ڕاشقاوانە قسە بکەین هێشتا زۆر کەس لە کوردستان پێی وانیە پرسێکی جددیە هێشتا خەڵک وایە پێی وایە ئەم ڕایە منطقیە یان نامەنطقیە من دادوەری ناکەم لە منطقیان نامەنطقی من خۆ بێشێکم لەوانەی پێم وایە هیچ حیزبێکیش داوای دەوڵەتی کوردستان نەکا من بۆ خۆم قەناعەتم وایە زروفی دەولی چوارچێوەیەکی قانونی دەولی لەم ناوچەیە فەرزەکە یعنی دەمێکژیان باوەڕم هەیە هی تازە نییە لەبەرەوە ینی من داوەری نەکەم بڵێم لەسەر حەقن یان نا بەڵام کە تەماشاکەی لە خوتبەی جومعەیە ببینە لە مامۆستای لە قوتابخانە کرێکار بازاڕ ڕۆژنامەنووس خەڵک لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە ڕۆژی چەند جار ئەومان بەریژۆکەوە خەڵکێک پێوامە بۆ ئیستیهلاکی محەلیە ڕۆژی چەند جار بەرجۆمانەکەی خەڵک پێوایە مەزایدی سیاسیە هێشتا ئێمە نەمانتوانین میلەتەکەی خۆمان بگەینینە ئەو باوەڕێی کە ئیرادەیەکی بۆ دروستکەین ئەم پرسەمان بەجددی کردو ئەبێت چۆن بکێشن ئاخر چۆن بکرێ خۆ من سەرتا وتم ئەمە بەشێکی پەیوەندی بە کێشەکانی ترەوەیە لەبەر تۆ پەچی پەرلەمان چی بکرێت بۆی ئەم پرسە لای هەموو تاکێکی کورد لای هەموو ڕۆژنامەنووسێ لای هەموو ڕاگەیاندنکاری لای هەموو بەرپرسێک بە پرسێکی جددی واز بکات مەسئولیەتی ئەوە پارتی و یەکێتی کۆبوونەوەیکی دوو قۆڵیان ئەنجامدا کە بریا کۆبوونەوەکەیان هەموو لایەنەکانی تیا وایە وەک ئەمەیان نەکرد کە بڕیاریاندا مفاتحەی لایەنەکان بکەن گۆڕان ئەو ئامادە نەبوو لە کەڵێنداشەوەی ئەو بەڕێزە باسی کرد باشە دوای وەفدێکی پارتی و یەکێتی ئەچن بۆ بەغدا چی تێچووە گەر سەرۆکی فراکسیۆنەکانی کورد لە بەغدا هەر پێنجیان لەگەڵ خۆیان بردای بۆ کۆبوونەوەکان ئەوە بەشێوەی ئۆتۆماتیکی کەواتە گۆڕان لە بەرنامەیەکی دیکەش پەرلەمانتارێکی یەکێتی ئەو گلەیی کرد ئیسلامیەکانیشی چی تێچوو ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان لەگەڵ خۆیان بردایە لستی برایەتی کە نوێنەری هەموو حیزبەکانیانی دایە بەس کە یعنی گرفتەکە ئەوەیە هێشتا ئەمان لە دیدێکی حیزبیەوە ئەڕۆن ئەم پرسە چکە هەنگاوە کرداریەکان ئەوە نییە کە ئێمە خەمی لێ خۆین و پێمان وایە دەبێت هەموو ڕای گشتی بۆ خۆش بکرێەوە دەبێت زمینەکە خۆش بێ هەموو لایەنە سیاسەکان پێکەوە بن چکە بە نەتیجە کاگێدگار یعنی
شەر نییە چێ مەطلبی ئەم خواستەی هەبوو ئەمە بۆ ئەوە تاریخێکی زۆر دوور نییە لە ساڵی بەلای تۆ ئاساییە هەر لە ساڵی خۆی بکە بە پێشەنگی بەڵام نەتیجەی هەبێت بە نەتیجە هەر شتێک بەدیهات بۆ کووردە لە ساڵی 92 زۆر تاریخێکی کۆن نییە هەموو ئەدەبیاتی هەڵبژاردن ماوە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای فیدراڵیە کرد پارتی دیموکراتی کوردستان داوای حکمی ذاتیە کرد ئێ باشە فیدراڵەکە چەسپا و خۆ بۆ یەکێتی بەتەنها نەچەسپا بۆ خەڵکی کوردستان چەسپا ئێستاش هەر حیزبێک داوای دەوڵەتەکە مەرج نییە ئەم دەوڵەتە بۆ فڵان حیزبە بەڵام خەلەلەکە لە چییە یعنی ئێمە ڕفتارمان لە ناوێکە زۆر باش نەبووە ینی تۆ ئەم ئەزمموی 25 ساڵە کەڵەکەبووی کۆی ئەم کێشانە پێکەوە ینی خەڵکی تووشی ناومێدیە کردووە سەڵ ئەکاتەوە لە ئایندەی خۆی گرفتەکە ئەمەیە ڕۆژی چەند جا بەرگوێتەکەی خەڵکەڵێ من نازانم ناسنامەی و دەوڵەتە چییە باشە ئێمە بۆ دڵنیایی نەدەینەمی لە دەری خۆمان کە ناسنامەی دەوڵەتەکە چییە باسی مەسلەی کەرکووک و ناوچە کوردستانی دەروی هەرێمان کرد کاک یادگاری ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە لە کەرکووک پێدوان نەبێ بە مەسەلەی ڕاپرسی بۆ ڕفراندۆمی سەر بەخۆی چارەسەرە بن خەڵکی کەرکووک تروکمان و عەرەب ئایا لەگەڵ ئێمە ئامادەن لە دەوڵەتی کوردستانە بژین کەواتە بەفاتدانی ناوەنجومەنی پارێزگا بە بڕوای تۆ چارەسەر نابێت من پێم وایە ئەمە بە بلەی یەکەم ئەرکی کاک مەسعودە دەبێت دڵنیایی بداتە هەموو پێکاتەکانی کوردستان و دڵنیایی بداتە هەموو حیزبەکانی کوردستانیش بەچی بەوەی یعنی با ڕاشکاوانەی بڵێن خەڵک جۆرە گومانی هەیە کە دەوڵەتی کوردستانیش دروست بێت چۆن ئەم ئەزمە و کێشانی سەرۆکایەتی هەرێم بوو بە سەرچاوی کۆمەڵی کێشەیتر لە دەوڵەتی کوردستان شەومان لێدە ئەمە جەنابی کاک مەسعود پێویستە بەڕێی من لیژنەیەکی قانونی تەکلیفکە خەڵکی خەبیر و پسپۆڕ بن بە پەلە دەستورێک بنووسنەوە بۆ دەوڵەتی ئایندەی کوردستان و ناوی ئەو دەوڵەتە لە ئێستاوە بنێن دەوڵەتی فیدراڵی کوردستان کە دەوڵەتیشی فیدراڵی بوو کێشەی کەرکووکیشی پێ حەلەکەینەوە کاتە کەرکووک بۆ خۆی هەرێمیشی فیدراڵ بێ کێشەی سلێمانی چارەسەرەکەی سلێمانی هەرێمیشی فیدراڵ بێ بادینان بۆ خۆی هەرێمیشی فیدراڵ بێ کە تۆ ئەمەد سەلمان لە ئێستاوە بە ڕێوشێنێکی دەستوری زۆرێک دڵنیایە دەداتە هێزەکانتر ئەداتە پێکاتەکانی بەبێت دانی دڵنیایی هەست ناکەیت کە هەنگاوەکانی ڕێفراندۆم و بەرەو سەر بەخۆی زەنی گرفتەکە یعنی هەستەکەی سیاسەتی ئیحراجکردن یەکتری بەکارهێنن مەسەلەن بێباکن لەوەی کە فڵان حیزب نیگەرانە پێیان وایڵێن ئەگەر لەگەڵ نەبێ حیاەچێ ئەگەر لەگەڵ نەبێت لە تاریخا بێتە نەزانم خەجاڵەتی بۆ مێنێتەوە یعنی بەمە یانەوێ خەڵکی کوردستان هەمووی پێکەوە بێ ئەی بۆ لە بری ئەمە پەنانە بینە بەر چارەسەرکردنی کێشەکان کە من بۆ خۆم قەناعەتم وایە مەسەلەی دەوڵەت ئەوە هێنێت کێشەکانی بۆ چارەسەرکەین و باوەڕم وایە هەموو حیزبێکی بەشی ئەوە ئامادەی تیا تەنەزوو بکە لە هەندێ کێشە و گیرگوزی پێشووتر و بەو تەعنوتەوە تەعامل نەکا کە پێشتر کردوێتی لە پێناوی ئەوەی کە ئەگەر باوەڕی هەبێ پرسەکەت جددیە و پێی وابێ زەمینەکە لەبارە ئەمە وەزیفەی چێ ئەوانەی کە پێش هەموو کەس ئیدعایەک زۆر سوپاس دەکەم کاگەڕ کەمال بێمە لای جەنابەت ینی دووبارەی ئەەکەمەوە وەکو کاک بڵندیش لە قسەکانی ئاماژەی پێدا و کاک عارفیش ئاماژەی پێدا لە ئێستادا بۆ نمونە ئەو وەفتەی یاخودە و شاندەی یەکێتی و پارتی دروستیان کردووە سەردانی لایەنەکانیان کردووە یەکگرتو و کۆمەڵ هەموو لایەنەکانیان بینیوە تەنها لایەن کە ئامادە نەبوو بە بەیاننامەیەکی پێشوەختە پێی وتون کە مەیەن پێشوازیتان لێ ناکرێ یاخود نامانەوێت لەسەر و پرسە قسە بکەین بزوتنەوەی گۆڕان بووە ئەبێ ئەم کێشەیە چۆن چارەسەر بکرێت چونکە خۆیان سوورن لەسەرەوەی ئەنی ئەم شاندەی یەکێتی و پارتی دووبارەیەکەنەوە ئەڵێن ئەمە مڵکی ئێمە نییە ئەم پرسە و ئەبێ هەموو لایەنەکانیشی تیابن کەواتە چۆن ئەبێ هەموو لایەنەکان لەناو بەرەیەکە کۆ بکرێنەوە بۆ چارەسەرکردنی هەموو کێشانی لە قسەکانی پێشووتریشە ئاماژەت پێدا و بۆ هەنگاونانیش بەرەو ڕێفران کاک یادگار ئەم قسەی پارتی یەکێتی لەواتێ من سارێکم پێ بێ بە اختیاری خۆم سوکانەکەی بابم بە اختیاری خۆم بەنزینی تێکەم ڕۆنی بگۆڕم نەفەر سەرخام بیبم بە شاخیار بم بێم بڵم کاکە خۆم ساری من نییە بەڵام من کام سەلاحەتمی ئاوای لێکم ئەمە ینی هی ئێمە نییە و هی ئێوە نییە وان نییە قسە لەسەر قسە نییە قسە لەسەر نەتیجەی هەڵسوکەوتە پارتی یەکێتی دەستخۆشیان لێکم کە پێکەوە دانیشتن و هەج حیزێزێک کە دانیشتن لەسەر پرسی سەربەخۆی کوردستان و ڕیفراندۆم و بەرەو سەربەخۆی بمان بن دەستخۆشیان لێکم بەڵام ناکرا ئەوان لە کۆبوونەوەکە ناتوێن دەڕۆڵێ پرس بەر لایەنەکانی کاکەی بەڵام هەر لەو جەماعەتە لیژنەیان تشکیل کردو بچێ بۆ بەغا ئەمە خەلەلە یعنی ئەی تۆ مڵکی تۆ نیە ئەی تۆ وەڵام مڵکی توێ تۆ مادام خۆ لیژنە دروستەکەی بچێ لەگەڵ بەغا قسەکە بچێ لەگەڵ دنیای دەرەوە قسە بکە ئەی تۆ لایەنەکانیتە بۆچی تە ینی بەس پیانەڵی پرسە گورگانیان پێکەی دەبەرەوە ئەمە تقریبا نالۆژیکە ئەم مامەڵەکردنە ئەوەی کاک بڵند وتی ئیحراجکردنی لایەنەکانی کێوە کاک عارفان باسییان کرد ینی تۆ ناکرێ سیاسەتێکی پۆپۆلیستی ببەستیتەوە بەم هەنگاوە گرنگەوە کە خەونی سەدان ساڵی خەڵکی کوردستانە خەونی هەزارە عائلەی شەهیدە خەڵک خوێنیەوە بۆ ئەم قەزەیە ئێستا ناکرێ بیبەستیتەوە بۆی کە من بە ئەم سیاسەتە بکەم بۆی فڵان حیزبی پێ بشکێنم ئەم سیاسەتی پێ بکەم بۆی ئەوە یەک شتی کەش کەم پێم خۆشە بە ئێوە بە بینەرانیش بڵێم
کاتی خۆی کە هەیکەم هەڵبژاردن کرا کۆمەڵی بەرنامی تەلەڤیزیۆنی کرا گەر بیرتان بێ لەو بەرنامە تەلەڤیزیۆنە باز لەوا کرا مادام ئێمە پەرلەمان دروست دەکەین تەواو لە خەباتی شاخ و لە شەرعەتی شاخ و لەوانە کۆتاییمان هێنا ئەمە ئەم قۆناچینە قۆناغێکی تر و پەرلەمان ئەبێتە کلیلی چارەسەری هەموو کێشەکان ئێستا پەرلەمان خۆی کێشەیە بەم جۆرەش دەوڵەت دروستکردنی خۆی نادەوڵەت نایە بە کێشە بۆ دەرگدابڕانی ئەم وڵاتە بۆ بەهرێمکردنی ئەم وڵاتە پێت وایە کاراکردنەوەی پەرلەمان پاساو با نەڵێن بیان و پاساو بۆ هیچ لایەنێکی تریش نایڵێتەوە کە بڵێن بۆ نمونە پەرلەمان کارانیە بۆیە ناینە پێشەوە پەرلەمان ینی کاراکردنەوەی پەرلەمان ڕۆڵی ئەبێ لەوەی کە هەنگاوەکان زۆر خێراتر بن بوونی پەرلەمان باشە بەڵام من بۆ خۆم ئەو پەرلەمانی جارانم ناوێ من قسە من جیاواز بیرەکەمەوەی کە جارانیش پەرلەمان کاران نەبوو کاکە جارانیش پەرلەمان خاوەن بڕیار نەبووە یعنی ئەمە قسەک ئەمە من لە بیدایەتی قسەکەوتم ئەگەر ئێمەمانەیە بەرەو دەوڵەت بوون و بەرەو سەربەخۆبوون و بەرەو وڵاتی هاوڵاتی بوون بچین ئەبێ سیستەمەکەمان گۆڕانکاری تیا بکەین بیرکردنەوەی ئەوانەی کە بەڕادەستن گۆڕانکاریان بەسەرابێ ئیرادە نیشان بن کە ئەگۆڕێن و بە ڕیتمێکی تر بە نوعێکی تر ئەم وڵاتە بەڕێوە بن ئەمە چارەسەرە ئەگەنا ئەم پەرلەمان وەکو جاران لێ بکەوێت خۆ جارانیش پەرلەمان هەبوو کێشەشمان نەبوو قسەکە لەسەر پەرلەمان نییە من پێم وایە 5 حیزب باڵادەست هەیە لەم وڵاتی ئێمە ئەمانە خاوەن بڕیارن دەنگیان هەیە جمهوریان هەیە میدیان هەیە و ماکینی ئەلامیان هەیە ئەمانە توانن کاریگەریان هەبێ بە ئیجابی بە سلبی لەسەر خەڵک پێویستە ئەم 5 لایەنە بگەن ئەو قەناعەتەی کە ئەم پرۆژانەی کە پێشکەشیان کردووە لە پەرلەمان و حکومەت و دەوڵەتداری نسبەت و قازانج و زێرەکەی لەک بنەوانەیە کە ئێمە سەرکەوتوی نەبین ئەوە تا موچە بڕاوە ئەوە تا بێمتمانەیە ئەوە تا خەڵک ئینتیمای بۆ وڵات نەماوە تا خەڵک بڕوا بە میدیاکانیان ناکەوە تا خەڵک بڕوا بە بەڵێنەکانیان ناکەوە خەریکە ئیستیفتا دەست پێکەن خەڵک ئێمە ئەمە کاسبی حیزبیە خەڵکە بێ بە حەجی شعبی یعنی لەبەرەوە من پێم وایە ئەبێ ئەم هینە بگۆڕێ کەواتە بۆ ئیستیفتاکە و دەنگدانەکە و ڕاپرسیەکە و گشتپرسیەکە نەتیجەی هەبێ ئەبێ خەڵک جاری ئاشکەنەوە ئەبێ خەڵک ئاشکەنەوە و وعدێ بە خەڵک بن شتێک نیشان بن بە خەڵک کە ئەمە جیاوازە لەوەی بە ڕێژەیەکی ینی قۆناغێکمان بڕی ئێمە لە شاخ پێشمن کە لە شاخ دابەزی قۆناغێکی بڕی چوهاتە شارەکانەوە ئەمە قۆناغی تازە بوو بە خەڵک جارێکی تر بڵێن کە پەرلەمان و حکومەتیان دروست کرد قۆناغی تر واز لە ئەو چەند ساڵی شەڕی ناخۆ بێنین ئێستاش کە بیر لە سەربەخۆی و جاکردنەوەی کوردستان و دەوڵەتی کوردی و دەوڵەتی سەربەخۆکەن و ئەبێ بە خەڵک بڵێن ئەمە قۆناغێکی ترە من یەک پرسیارەکەم لەوانەی کە زۆر لەگەڵ ئەوان کە من خۆم 100% لەگەڵ دروستبوونی دەوڵەتیەوە کێ لە ئێوە پرۆژەیەکی بینی بۆ مەسەلەی دەوڵەت ئەم دەوڵەتە چییە پرۆژەکەی چییە یعنی خۆ کەسمان پرۆژەمان نەبینیوە خۆ کاکە بە قسە نابێ خۆ ناکرێ خەڵک ئەمەنەی ناشتی ناڕاز بینی لە میدیاکانەوە خەڵک ئەمەنەی بەڵێنی ناڕاز بینی لە سەرکردی حیزبانەوەیە ناتوانێت متمانەکە خۆ بەدەست من و تۆ نییە زۆر سپاس کاکەمان پرسیارێک بکەم لەسەر حەشدی شعبی لە فیسبوکی خۆتەوە لە ئەکاونتی فەرمی خۆتەوە زۆر پاسیەکەی قسە لەسەرەوە هەیە کە ئەمە مەترسیەکە بەڵام ئایا پشتگوێ خراوە ئەی بینن و ئاگایان لێ احتیمامی پێ نادەن ینی ناوی بای شارێک نەبێ بە تەشیر ینی لە زۆربەی شارەکانی کوردستان لە بەرنامەی تریشە باسم کردوە بە دیاریکراوی ینی لە کەرکووک لە خانەقین لیوایان بۆ دروست کراوە لە سنووری ئیداری هەرێمی کوردستانیش لە چەندین شار خەریکە ینی کورد ئەبرێت و ئەکرێ بە حەشدی شعبی ئەمە چ مەترسیەکی هەیە من پێم وایە یەکی لە هەر مەترسیە گەورەکان مەسەلەی ئەم بوونی حەشدی شعبی و خزانێتی بەرەو کوردستان بەرەو ناوچە کوردستانیەکان و بەداخەوە ئەوەی ئێمە هینێکمان بۆ کرد سێرچێکی ڕۆژنامەنووسیمان بۆ کرد ینی بەدا داچنێکمان بۆ کرد ئەوان بەتەما بوون چەند دیوایەکی بەسیط دروستکەن هێزێکی بەسیط دروستکەن بەڵام کاتێکە دەرگیان بەڕووی بهینە ئیسیجابەیەکی زۆریان بینی مثلا بۆ نمونە یەکێک لەو بەرپرسانەی کە خەریکە و کارێڵێ ئێمە بەتەما بووین 2500 کەس کۆکەینەوە ناونووسیان کەین ئەم 1500 بۆ عەرەب و تورکمان بێ هەزاریشی بۆ کورد بێ ئەڵێ بەڵام دیواکەمان پڕ بۆتەوە 2000 بەس کووردە و ئەڵێ مثلا 156 کەسی خریج جامیعان کە ئەمانەیەک سەر ڕوتبەی ملازم و ئەفسەر و ئەوانیان پێبەخشن ئەمە مەترسیەوە هەیە بەکاربهێنرێنەوە ئەمە یەکێکە لەو فەخە گەورانە لەو تەڵە گەورانەی کە ئێمە کە بکەین پێی تێ بخین بۆ سبینێ لە گەڕانەوەی لە هەر پرسیەکە کە ئێمە کێشەیەکمان لەگەڵ ناوەندا هەبێت کە کێشەکەمان هەمی هەڵپەسێراوە لە خاک کێشەکەمان هەڵپەسێراوە لە تعاملکردن لەگەڵ هێزی پێشمەکان هەڵپێچراوە لە مەسەلەی نەوت و غاز هەڵپێچراوە لە مەسەلەی ئیدارە و سەربەخۆیی و تەنانەت
نقطە گومرگیەکان ئەمانە هەمووی کێشەی لەسەر مەتاڕەکانمان کێشە هەیە لەسەر ڕێژەی ئێستحقاقی کورد کێشە هەیە لەسەر مەسلەی گەنم و دەرمان هەموو ئەوانە کێشەمان هەیە یعنی یەکشت نییە کە کێشەمانە بین تاوافقێکمان نییە بۆ بە ئەمەی واقعەک دەبێنی هەردوو لامانەوە دولا بێدەنگیان لێ کردووە کاتێک ئەمە ئەم کێشانە زیین و بێتوانەیە ئەو پێشەش لیوای دروست کردو لە کوردستان تۆ شەڕەکە کار لە کار ترازاوەکو کار لە کارە ترازێنێ و کاتێکیش کە تۆ بە خەڵکەڵی ئەمە مەکاڵێن دەیوەرە تۆ موچەکەم بەرەوە کەواتە بێ حکوومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە بە فەرمی بێنە سەر خەت و بەرگیری لەم هەنگاوانە بکەن بەرگریکردنەکەش نابێ بە عنف و هیم بێ کاکەجان چکە کابرا تۆ چکە لە سنووری هەرێمی کوردستانە پێم وا بێت ینی تونند و تیژی لێ ناکەوێت تۆ ڕێگە نادیت کە بکرێت من یەک دوشتە پێڵم بۆی کە تەفاهمی زیاترمان هەبێت لەسەری مەسەن من کاتێکمانم ڕژان لە فەیسبووکی خۆم بۆیان نووسیم کاکە تۆ لە وەڕەکەت باشە خواردنت باشە پارە باشێ بۆی نابی بە حەجی شاوی یعنی ئێستا ئەتیهام هەمومانەوە چێ کاکەوە ئەتیهام مەقسەد لەوەیە خەڵکێکی لە برسە ئەماکە خەڵکێکی لە ناچاری ئەماکە بۆیە ئەبێ ئێمە ناچاری دەرچوویەکە ڕەنگە یەکەمی کولیەکەی خۆشی بوو بێت و دانەمەزرێنراوە ینی لەوە کاتە ماڵ ناڵی هەیە لانێکی تری نیە مەجبورە بچێت ڕوو بکات ئەمەیەکە لەو مەترسیە گەورانەی کە لەم لە عیدا بڕۆمان زۆر سپاس دەکەم کاکەمەڵ کاک بڵند بێمەوە لای جەنابەت ڕایەکەیە پێی وایە بەبێ جەنابیشت خۆت پێشتر جەخت لەسەر کردەوە بەبێ پەرلەمان ڕاپرسی تەنها ڕایەکی گشتی عامی خەڵک ئەبێت و ینی چۆن بڵێ پارسەنگێک و نازانم چۆن بڵم پایەیەکی یاسایی نابێت ئایا لە ئێستادا کە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک دەشێوەکان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەنگە پارتی لە هەموو لایەنەکان زیاتر باسی سەربەخۆی و دەوڵەتی کردبێ قسە لەسەر هەر بۆیەش زۆر جار تۆمەتبارەکرێت کە ئەم قەزیە ئەم پرسە بە مڵکی خۆیە زانێ بۆ بە بڕوای تۆ بۆچی هەنگاو نانێن بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە کاتێکە لە چەندین بەرنامەی ترە من میوانەکانم جەختیان کردوتەوە کە زۆر زۆر ئاسانە ینی کاراکردنەوەی پەرلەمان کارێکی قورس نییە کاگیان سەبارەت بە ڕاپرسی تەبان بڕیارێکی نەتەوەی گرتوەکان هەیە ژمارە 637 لە 1950 سربەخۆی و ئاواتی گەلان لە ڕێگای ڕاپرسی و ئەنجامەدریا هەر ئامرازێکی دیموکراتی ترەوە باشتر وایە لەژێر سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان بێ ڕاپرسیەوەن چاودێری بکەن بەڵێ بۆ اعترافکردن بە دەوڵەت ئەمە نەک بۆشتی تر بۆ ئەندامبوون لە کۆمەلگەی نەدەوڵەتیە بۆ سەربەخۆی ڕاپرسی بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ئەگەر ئێمە سەیری بکەین ئەڵێ مەرجعی شەرعی و قانونی لە هەرێمی کوردستانە پەرلەمانە بۆ پرسی چارە نووساس بەڵام یاسایەکمان هەیە یاسای ژمارە 4 ساڵی 2014 یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی ئەمە سەردەمی دکتۆری یوسف ئەو یاسایە دەرچووە ئەم یاسایە ئەگەر بەپی قاعدەی خاصی قەید العام یاسایەکی خاصە بەپی ئەم یاسایە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ڕاپرسی ئەنجام بات بۆ سەربەخۆی بەبێ پەرلەمان بەڵام لە من بپرسی کامەی باشترە قسەکەی یەکەمە بۆکەم پێویستمان بە هەماهەنگیە پێویستە پەرلەمانیش کاراکەینەوە چی ئەمە شتێکی نەوخۆیی نییە بۆ نمونە ڕاپرسیمان دەرکرد ئۆتۆماتیکێن ئێران و سووریا و عێراق دوژمنمان ئۆتۆماتیکێن دوژمنمان ئەگەر بیانی ئەوەشمان پێ بگرن بڵێن پەرلەمانیشتان لە کار خراب و یاسای بۆ دەرنەکردبوو ئەو مبەرریرێکی خراپە بەدەست ئەوانەوە ئەگەر بیانومان لێ بگرن بڵێن حزبێک بە ناوی گۆڕانەوە 500 هزار دەنگی هەبوو ئامادە نەبوو لەگەڵتانە و هاو ڕانەبوو لەگەڵ مەسەلەی ڕاپرسی ئەوە شتێکی خراپە بۆ ئێمە خوا نەخواستە دۆست و لایەنگر و دەنگدەری گۆڕان و کۆمەڵ دەنگ نیە لەم سنوورە احتیمال لە ڕاپرسیەکە بە ئاقارێکی کەیا بڕوە ئەو کاتە عێراقمانەڵێ بکرێت بە پرسێکی سیاسی عێراقمانەڵێ بە سنوورێکی جوگرافی دیاری کراوە ئەم ڕاپرسیە خەڵک لەگەڵی نەبوو بۆیە مادام پرسێکی نیشتیمانیە پێویستمان بە یەک ڕیزی نیشتیمانی هەیە بووی لە ڕووی یاسایە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بیکە ئەگەر هاتوو گۆڕان و کۆمەڵیش هاوڕابوون لەگەڵ ڕاپرسی و یەک ڕیز بوون پەرلەمانیش کارا نەخرێتەوە ئاساییە ئەوە هەڵگیرە بێت بە بڕای تۆ بێت اتفاقی سیاسی پێشوەختەی لەسەر هەبێت ئەگەر متفق بن هاوڕابن لەسەرەوەی پەرلەمانی ئەکرێت پەرلەمان هەڵگیرە بۆ دوای ئەکرێت بەڵام بە مەرجێک گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تریش هاوڕابن لەسەر مەسەلەی ڕاپرسی بەڵام ئێمە ئاوا ناڕێک بین دوژمن بۆمان وەستابێ ناوچە ناکۆکی لە سەرەکانمان هێشتا بەتەواوی وەرنەگرتوۆتەوە پەرلەمانمان لە کار خرابێ ئەمە بەڕای من مجازەفەیەکە نەیکەین بەو شێوەیە باشترە بۆیە وتم نەکجارێت دەجار پێویستە سەردانی بزوتنەوەی گۆڕان بکەن ئێمە مادام لێک وڵات بزوتنەوەی گۆڕان چی بکات بە بڕای تۆ بزوتنەوەی گۆڕانیش بەڕاستی خۆی نەدۆرێنێ
چێمە پرسێکی نیشتیمانیە ڕاستە پارتی پێشەنگە لە مەسەلەی سەربەخۆیە بەڵام خۆ بەس بۆ پارتی نییە سەربەخۆی بۆ هەموو لایەنە سیاسیەکانە خۆ لەوانەیە سبەینێ ئەم سەربەخۆیە کە ئەبێت پارتی وەکو پاش چەند هەڵبژاردننی حزب بێ بە حزبێکی بچووک لەوانەیە حزبیکە دروستە بێ قائیدیکە دروستە بێ خەڵک ئەڕوا جیلیکە پێیا بێ بۆیە بزوتنەوەی گۆڕان غەدرێ لە خۆیەکە و غەدرێ لە میلەتەکەشەکە کە خۆی بتەرێنێ خۆی بتۆرێنێ کۆمەڵ بە هەمان شێوە لە ڕووی یاسایە وەکو عەرزم کردی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم ڕاپرسیە بکە بەڵام سەنگی وا زیاتر ئەبێ وا باشترە بێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە کە ئێمە پەرلەمانیشکار لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کەرکووک بە نمونە تەنها بە دەنگدانێکی ئەنجومەنی پارێزگا و ینی ئەندامەکانی ناوی لە ڕووی یاساییەوە ئەتوانن بڕیاری ڕاپرسی بدەن یان ناوچەیەکی جێگە ناکۆکە ئێمە مادەیەکمان هەیە مادەی سەوچلی دەستوری هەمیشەیە عێراقی ساڵی 2005 کە درێژە پێدەری مادەی 58 قانونی داری دەوڵەتی عێراقی مەرحەلەی انتقالیە ئەم مادەیە ئەڵێ ئەم ناوچە ناکۆکی لەسەرانن ژماردێتی بە کەرکووکەوە ئەبێ تەطبیقی تیا بکرێ و سەرژمێری تیا بکرێ و ڕاپرسیشی تیا بکرێ یەکلا بکرێتەوە وەزعیەتەکەی موعیدێکیشی بۆ داناوە سەقفی زەمەنی سیوێکی 2007 ئەو مادەیە جێبەجێ نەکراوە ئەم وا 10 ساڵی بەسەرا تێپەڕێ خۆی لە دیباجە و مادەی یەکی دەستوری عێراقی هاتووە ئەڵێ ئەم دەستورە زامنی یەک پارچەی عێراقە لە دیباجەکە هاتووەڵێ یەک پارچەی گەل و خاک و سەروەری عێراق بەندە بە پاراستنی ئەم دەستورەوە کەواتە مادەم ئەم مادەی جێبەجێ نەکراوە ئەمە یەکێکە لە مادەکان ئێمە موبەرێرمان بەدەستێت بۆ جیابوونەوە بەڵام بەم ناتەباییە بۆ ئێمە ئیشەکە خراپ ئەبێت سەبارەت بە کەرکووک بەڕاستی ئەوەی بزانم ئەو لیژنەی کە ڕۆشتیشن پارتی وێکێتی و سەرۆکایەتی هەرێم بۆ بخە یەکێ لە بابەتەکان ئەوە بۆ باسکراوە کە ئەبێ مادەی سەوچل ئیتر جێبەجێ کاک عارف دوای 10 ساڵ وەکو کاک بڵمجی ئاماژەی پێدا دیسانەوە شاندی یەکێتی و پارتی ئەچنە بەغدا و هیوای ئەوەیان پێدرێتەوە کە مادەی 140 بۆ جێبەجێیەکەن ئەبێ بڕوا بەم قسەیە بکەن یان بەردەوام بن لە هەنگاوەکانی خۆیان بەرەوەی وەڵامە دەمەوە کە کەمال باسی ساڵی 92 پەرلەمانی کوردستانی ڕاکێشان بۆی ڕەبتی کەم بم مەسەلەی ڕاپرسیەوە ڕفراندۆمی سەربەخۆیەوە یعنی تەماشا بکە لە ساڵی 92 هیچ کەس لەگەڵمان نەبوو بۆ هەڵبژاردن و کەس پشتگیری نەکردین کەسیش نەهات چاودێری هەڵبژاردنمان بۆ بکە لەبەرەوەی هەموو ئیرادەی میلەتەکە پێکەوە بووین سەرکەوتوش بوو و چەسپا بوو بە ئەمری واقع ئەمە ئێستا هەیە و بەرەو سەربەخۆی ڕۆین بناغەکەی لەوە دەست پێکە ئێستا لە کاتێکە من باوەڕم وایە ڕفراندۆم بکەین هیچ بە دووری نازانم نەتەوەی گردۆکان بێت سەرپەرشتی بکە و باوەڕم وایە ئەعلانی دەوڵەت بکەین ڕەنگە لە ماوەی فترێکی زەمەنی زۆر کورتە دایان دەوڵەتی گەورە دان بە دەوڵەتەکەشمان بنێ بەس لەبەرەوەی ئیرادەی میلەتەکەمان پێکەوە نییە هەمومان ترس و قەلەقیەکمان هەیە و ئەوەی مامۆستای شارەتی پێدا لە مەسەرەی سلێمانی ئەگەر ئەم ناکۆچیە چارەسەر نەکرێ ئەمە تەحویل کە بۆ کەرکووک ئێمە گەر بەم ناتەبایی ماڵی خۆمانەوە انتخابات بکەین خەڵکی کەرکووک دەنگ بدا گەرەو کاتە هەموو کوردستانیەک بازنە نەبێ و هەر پارێزگایەک بە بازنەیەک بێ ئێمە کەرکووکە بینەوە چێ توانێت دڵنیای ئەومان باتێکە ئێمە بەم حاڵی خۆمانەوە کەرکووشە بینەوە لەبەرکردنی ئاڵایەک تورکیا تۆ سەرخەت و ناڕازی زانی لەبەرەوە ینی کلیلی چارەسەریە کۆڵەگەی ئەساسی کێشەکانەوەی جارێ هەموومان پێکەوە بین و ئەمە پێویستی بە دەستە جەمعیە بەنسبەت مادەی شەو ناکۆچەکانشمان باید ئەوە نین چارەسەر بن هیوادارم بیری لێ بکەنەوە لە مەسەلەی مادەی سەوچلە من پێم وایە ئەو لایەنە عێراقیانەی کە ئێستا داوای جێبەجێکردنی مادەی سەوچلەکەن خۆیان باوەڕیان بەوە نییە کە مادەی سەوچل جێبەجێ بێت بەڵام ئەوە ئەو فشارانەی ئیداری کەرکووک کردی ئەوانی ناچار کردووە کە بگەڕێنەوە بۆ شتێکی تر ئێوە پەلەتان کردووە وەرن کاکە ئەم مادەی یاسایە ئەم بڕگەوبندانی ما با جێبەجێکن کەرکووک بە مادەی سەوچل چارەسەر نابێ و ئەگەر هەمووشی بدەیت دەست کورت جێبەجێکی هەر چارەسەر نابێت چونکە هەر لە بناغەوە ڕێگای کەواتە ئەم سەرکردایەتی سیاسیە ئەگەر هەموو لایەنەکانیش بێنە ناوەم سەرکردایەتی سیاسی و لەگەڵ یەکێتی و پارتی ئەبێت چی بکەن گوێ بەوەی بەغانە دەن کە باسی سەوچلەکەن ئەی چی بکەن ئەزای بۆ مەسەلەی کەرکووک بەڕاستی کورد دەبێت سیاسەتی ئەمری واقع بسەپێنێ و لەبەرەوەی ئەو دیباجەی دەستور پاساویژی ێزگار باشە بۆ هەرێمی کوردستان کە بەغدا لە مادەی سەوچلە هاتووە دەسەڵاتی تەنفیزی ملزەمە بە جێبەجێکردنی ئەو پرگان دەسەڵاتی تەنفیزیش ئەوە 10 ساڵ
لەسەر وادەی کۆتاییەکە شێتێ پەڕی هیچ چنگاویژین ئەوە ئەسڵەن ئەوە 3 ساڵی عەرەبیش لە مادەیەکی مردووە 1 دیناری قەرەبووشی بۆ تەرخان نەکردووە کە بەس لە قۆناغی قەرەبووە بۆ ئەوشی نەکردووە لەبەرەوە من پێم وایە دەبێت ئیرادەی ئەمری واقع بەسەر کردکووە بسەپێنین و باشترین شتیش ئەوەیە کە دڵنیایی بدەین پێکاتەکانی کردکوو نیگەرانی و ترسیان لە چیە بچین بیڕەوێنینەوە بەچی شەراکەت قبوڵەکەن کە بێن لە هەرێمی کوردستان بژین دەبێ بکەین چکە ئێمە یەک غەڵەتمان کردووە لە ئەساسەوە مێ بە کوردی بڵێم ئێمە غەڵەتێکمان کرد ڕازی بووین بۆی خاچی خۆمان ببەستینە دڵی ئەو بێگانانەوە کە لەسەری دانیشتووە دەنگدانی لەسەر کەواتە ئەبوو بچین دڵی بێگانەکە بڕین بۆی خاکەمان باتەوە ئێستاش دەبێت بچین دڵیان زۆر سپاس دەکەم کاک کەمال بێمە و لای جەناب لەم قۆناغەیە چی گرنگە کاتێ باس دێتە سەر باسی جارێ وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ئەبێت ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بێت کە ڕایەکەی ئەڵێ یاسایی ئەگەر دوایەوەش ئەلانی سەربەخۆیی نەکرێ ئەگەر دەنگی تەواوی هێنا بە کورتی وەڵامێکی ئەمە بیتەوە پرسیارێکی تر باش وەڵام من پێم وابێ ئەوەیە کە خەڵکی خسۆتە ئەوەی کە حیزبەکانی یاری بە مەسلەی پرسی ڕیفراندۆم و سەربەخۆییەکەن وە گومانێکی زۆر هەیە کە ئەمە هەر بۆ پەردەپۆشکردنی کە ئەی بۆ ئارەکان و داپۆشینی ئەو ئەزمە گەورە ئابووری و نەهامەتیانەیە کە بەسەر ئەم وڵاتە هاتۆ بۆ هی لایەنە سیاسیەکان و ئەگینا ڕیفراندۆم بۆ کەیکەی بۆ ئیرادی خەڵک گوێ ئیرادی خەڵک ناکەی چکە ڕیفراندۆم ئیرادی خەڵکە بەڵام ئێستا گومانێکی ترێک کاگەرگەر ئەمە تازەیە قسەیکە پێدەڵێم ئێستا گومانێکی لەسەر ڕیفراندۆم ئایا ئەم ڕیفراندۆم بۆ مەسەلەی سەربەخۆیی یا بۆ گۆڕینی سیستەمە ئەو کۆی تورکیا چکە قسەیەکی واشەیە یعنی قسەیەکی وا هەیە کە ئەڵێ مادەم هەر ڕیفراندۆمەکەین بە ئەم ڕاپرسیەشی تیا بێت سیستەمەکەش بگۆڕین کەواتە بێت دڵنیایی بێت دڵنیایی بیرێ شەفاف بێت ئەبێ شەفاف پرسەکە چییە و بێت پرۆژەکە ڕۆشن بەڵام ئەڵێ یەک پرسیاریتیایە کاکەمە یەک پرسیاری فەرموو تابلۆکە وان نیشان نین کە گروپێکەیە زۆری پێخۆشە گروپێکەکەی پێی ناخۆشە تابلۆکە هەمی پێی خۆشە لەسەر میکانیزمەکە قسەیە ینی قسە لەسەرەوە هەیە یەک پرسیاریتیایە ئایا لەگەڵ سەربەخۆی کوردستانی بەڵێ نەخێر ئەمە هیچ ناشەفافی تایە نه ئاخر قسەکە لەسەرەوە بێجگەلەوە شتی کەشی لە پاڵا بێ ئایا سیستەمەکە پەرلەمانی بێ یا سەرۆکایەتی بێ ئەمە گومانێکی وەها دروست بووە ئەم پێم وابێ ئەمە ئەبێ ڕۆشن بکرێتەوە بۆی کە خەڵک باشە کاکەمان زۆر بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە یەکدەنگی سەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان گرنگە یان چاودێری نەتەوە یەکگرتوەکان و دانپێدانانی وڵاتان بۆ ڕیفراندۆم و سەربەخۆ هەموو شتێک لە هەموو دنیا و لە هەموو شوێنێک ئیرادەی گەل مهمە یەکبوون گرنگە لە پێش هەموو شتێکەوە و بەقەدەر ئەمە ئێمە توانین دەستکەوت لەسەر ئەو لانەکانی دەرەکی و مەحلێدەکان کۆکەی زۆر سپاس دەکەم ئەمەمان نەبێ ناتوانین بکەین زۆر سپاس دەکەم کاکەمان دوا پرسیارم کاک بڵند بە کورتی وەڵامم بیتەوە تۆ تا چەندە هاوڕای کە ڕێگای بەرەو سەربەخۆیی ئەبێ بە بەغدایە تێپەڕێ و بێ ڕەزامەندی وڵاتانی دراوسی لەسەر تەوزیحی قسەکەی کەمالیش تان ڕاپرسی یەک پرسیارە ئایا لەگە سەربەخۆی هەرێمی کوردستانیان نەکرد بەڵام مەرج نییە بە تێپەڕبوونی ڕاپرسیەکەش سەربەخۆی بەدەستبێنی بۆ تۆ تەنانەت دەگەر بە نەتیجەی ئیجابی بەڵێ بە نەتیجەی ئیجابی ڕاپرسیەکەش تۆ ڕاگانی سەربەخۆی خۆت ڕابگەێنی پێویستێ بە دانپیانانی کۆمەڵگەی نێودەوڵەتیە میساقی نەتەوەیەکەکان دیاری کردووە شێوازەکەی یەکەم تەڵەبێ تەقدیمەکرێ بە ئەمانی عامە ئەمانی عامە یا بە مەجلیسی ئەمن تەوسیەیەک دەرکا لە 15 ئەندامی مەجلیسی ئەمن نۆی ئەبێ ڕازی بێت لە ناویانە 5 دائیمەکە بە رووسیا و ئەمریکا و فەرەنسا و لاریەبوونی عێراقی پێویستە و ئێستا مەسەر عێراقی کاتم دوای تەوسیەی مەجلیسی ئەمن ئەبێ جەمعیەی عامەدوو لە سەرسەی دەنگی باتێک کەواتە تۆ بێ هاوسەنگی ئەمریکا و رووسیاش بپارێزی اینجا تۆ اعتراف پێکرێ سەبارەت بە عێراق بڵێ تۆ دوای پێویستە بە ئیتیفاقی ڕەگەزنامەیەک خاوەنی ڕەگەزنامەی دەوڵەتەکە و پێویستە بە ئیتیفاقی سنووری تۆ لەکوێ پێویستی بە ئیتیفاقی سامانی سروشتیە تەوزیق چۆن نەکرێ إلى آخری ئەمنی تعاملی کەواتە تۆ شەڵێ ئەبێ بە بەغدایە تێپەڕێ شەرط نییە بە بەغدایە بەڵام پێویستێ بە تعاملە لەگەڵ بەغایە و عیلاقات و اتفاقیات کاک بڵند شاوێز کاک بڵند لێر شاوێز چاودێری سیاسی کاکەمان ڕۆڤ ڕۆژنامە نووس و نووسەر کاکە عارف قوربانی نووسەر و ڕۆژنامە نووس زۆر سپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی سپاس بۆ هەموو شتێک سپاس بۆ زانیاریەکان بینەرانی ئەزیز باسی زۆر شت کرا هیوادارم بە نەزەری اعتیبار وەربگیرێن و گوێ لە نووسەر و چاودێرە سیاسەکان بگیرێت و چکە ئەمانیش لە خەمخۆریانە بۆ وڵاتەکە قساکەن ڕێزیارگار فایەق و تەواوی مستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتان هەمیشە ئاوەتان